سلااوتان لێبێ بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین کە لە هەرکوێهان ساغ و سلامەت بن. ئەمڕۆ جومعە 6 گەلاوێژی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 28 جولای 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێری چەند هەواڵ. کۆبوونەوەی خەڵکی ئیلام لەسەر مەزاری گیان بەخکردوانی ئەو شارە، بێبەشکردنی سیاوەش حەیاتی لە چارەسەری پزیشکی لە زیندانی کرماشان، کۆبوونەوەی خەڵکی ئازادیخواز لەسەر مەزاری گیان بەخکردوانی کەرەج و عێراق، گیان لە دەستانی 5 سوختبەر لە لافاوی سیستان و بەلوچستان، لە سێدارەدانی بەندکراوێکی بەلوچ لە زیندانی زاهیدان، سەپاندنی سزای زیندان بەسەر ڕێحانە ئەنساری نژاد، خراپی دۆخی تەندروستی ئارەش جەوهەری لە زیندانی ئێڤین، وای گیان لە دەستانی 900 پەنابەر لە لێوەراوەکانی تونس. درێژێ هەواڵەکان. کۆبوونەوەی خەڵکی ئیلام لەسەر مەزاری گیان بەخکردوانی ئەو شارە ڕۆژی پێنجشەمە 5 مانگی گەلاوێژ بنەماڵەی دادخوازان و کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی ئیلام با کۆبوونەوە لەسەر مەزاری موحسین قەیسەری و مەهسا زەڕینچەنگ ڕێزیان لە فیداکاریەکانیان گرت. بە پێی راپۆرتەکان مەزاری موحسین قەیسەری و مەهسا زەڕینچەنگ لەلایەن خەڵکی ئازادیخوازەوە گوڵباران کرا و هەشدار بووان لەگەڵ نزیکبوونەوە بە شۆڕشی ژینە پەیمانیان لەگەڵ ئاواتی تەواوی گیان بەخکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەریدا نوێ کردەوە. جێگەی ئاماژەیەکە موحسین قەیسەری ڕۆژی 30 خەرمانانی 1401 بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد و مەهسا زەرینچەنگ ڕۆژی 11 گوڵانی 1402 لەژێر ئەشکەنجەی هێزەکانی ئیتڵاعاتی تاران گیانی بەخت کرد و چەرمەکەی لە بەرزاییەکانی دەماوەند دۆزرایەوە. بێبەشکردنی سیاوەش حەیاتی لە چارەسەری پزیشکی لە زیندانی کرماشان. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، سیاوەش حەیاتی چالاکی مەدەنی یارسانی خەڵکی کرماشان لەلایەن بەرپرسانی زیندانی دێزڵاوە لە دەست پێ ڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. دۆخی تەندروستی سیاوەش حەیاتی وتەبێژی کۆمەڵی ڕاوێژکاری چالاکانی مەدەنی یارسان و سکرتێری بەرەی یەکگرتووی کورد کە لە بەندیخانەی دێزڵاوی کرماشان بەندکراوە ناجێگیرە و کێشەی هەناسەدانی هەیە. بەو هۆیەوە بە مەبەستی چارەسەری پزیشکی داوای مەرەخەسی لەو بەندیخانەیە کردووە، بەڵام لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانی ڕژیمەوە ڕەت کراوەتەوە و مەرەخەسیان پێ نەداوە. ناوبراو لە بەندیخانەی دێزڵاوای کرماشان تووشی نەخۆشی کۆرۆنا بووە، بەڵام بەهۆی بێبەشکردنی لە دەرمان بە قورسی تووشی کێشەی هەناسەدان بۆ ئێستاش دۆخی تەندروستی ناجێگیرە. کوژران و برینداربوونی چەندین کەس لە دوو ڕووداوی هاتوچۆی جادەی کامیەران. ڕۆژی پێنجشەمە 5 مانگی گەلاوێژ بەهۆی دوو ڕووداوی هاتوچۆی جیاجیا لە جادەی سنە کامیەران چەندین کەس کوژران و بریندار بوون. بە پێی راپۆرتەکان لە ڕووداوی یەکەمدا پێکدادان لە نێوان 3 ئۆتۆمبیلی جۆری پژۆ پارس، سایپا و سەمەن ڕوویدا و بەهۆیەوە 6 کەس کوژران و بریندار بوون. لە ڕووداوی دووهەمدا کە بە کاتی شەو ڕوویداوە دوو ئۆتۆمبیلی پرایت و ئاردی پێکیان دادا و بەهۆیەوە چەند هاوڵاتی کوژرا و بریندار بوون. کۆبوونەوەی خەڵکی ئازادیخواز لەسەر مەزاری گیان بەخکردوانی کەرەج و عێراق. ڕۆژی پێنجشەمە 5 مانگی گەلاوێژ خەڵکی ئازادیخوازی عێراق و کەرەج لەسەر مەزاری گیان بەخکردوانی مێهرشاد شەهیدی نژاد، محەممەد مهدی کەرەمی و محەممەد حوسەینی کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بە پێی راپۆرتەکان بنەماڵی دادخوازان و خەڵکی ئازادیخواز لە شارەکانی عێراق و کەرەج هاوکار لەگەڵ نزیکبوونەوە بە ساڵڕۆژی شۆڕشی ژینە یادی گیان بەخکردوانیان بەرز نرخاند و با وتنەوەی دروشم بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕ لە شانازیان بن. جێگەی ئاماژەیەکە مێهرشاد شەهیدی نژاد خوێندکاری تەمەن 20 ساڵی خەڵکی عێراق بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. هەروەها محەممەد مهدی کەرەمی و محەممەد حوسەینی لە ڕەوتی شۆڕشی ژینە لە شاری کەرەج دەست بەسەر و لە پەروەندێکی ساختە بە تۆمەتی کوشتنی بەسیجیەک لە سێدارەدران. خنکانی 3 کچی مێرمنداڵی بەلوچ لە ڕووباری سیاهۆی بەندەر عەباس. ڕۆژی چوارشەمە 4 گەلاوێژی 1402 هەتاوی 3 کچی مێرمنداڵی بەلوچ لە ڕووباری سیاهوو لە بەندەر عەباس خنکان. بە پێی زانیاریەکان ڕۆژی چوارشەمە تەرمی دوو کچی تەمەن 12 و 14 ساڵ لە ڕووبارێکدا دەرهێنراون. پێنجشەمەش تەرمی کەسێکی سێم کە کچێکی تەمەن 16 ساڵە دۆزرایەوە.
ناسنامەی ئەم سێ کچە بریتیە لە نادیا یوسف زەهی تەمەن 12 ساڵ و نائلە یوسف زەهی تەمەن 14 ساڵ و هەردوو خوشک و خەڵکی گوندی تەفسینی و نهێبەندانن و نالە قەلەندەر زەهی تەمەن 16 ساڵ خەڵکی شارۆچکەی سیب و سۆران ڕاگەیەندراوە. گیان لە دەستانی 5 سوختبەر لە لافاوی سیستان و بەلوچستان. ڕۆژی پێنجشەممە 5 گەلاوێژ بەهۆی بارینی لێژمەیی باران و هەڵسانی لافاو لە باشووری ئۆستانی سیستان و بەلوچستان 5 سوختبەر لە چۆمی نەهەنگ لە ناوچەی پیرکۆر گیانیان لەدەستا و 5 کەسی دیکەش بێسەر و شوێن بوون. بارینی بارانی بەخۆڕ لە باشووری سیستان و بەلوچستان بۆتە هۆی هاتنی لافاو و زیانێکی زۆر بە سوختبەران گەیشتووە. بە پێی زانیاریەکان تەرمی 5 سوختبەر لەلایەن خەڵکەوە دۆزراوەتەوە، بەڵام چارەنووسی 5 کەسی دیکەش هێشتا ڕوون نییە. پێشتر و لە ڕۆژانی 2 گەلاوێژ 2 سوختبەری دیکە لە چۆمی نەهەنگ گیانیان لەدەستا بوو. جێگەی ئاماژەیەکە بەهۆی هاتنی لافاو لە شارستانی فنووش بەرقی سی گوند پچراوە و گوندنشینان لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. لە سێدارەدانی بەندکراوێکی بەلوچ لە زیندانی زاهدان بەیانی ڕۆژی چوارشەممە 4 مانگی گەلاوێژ بەندکراوێکی بەلوچ بە ناوی مەسعود شەهبەخش نوتیزهی لە زیندانی زاهدان لە سێدارەدرا. بە پێی راپۆرتەکان مەسعود شەهبەخش پێشتر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەس دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بەیەکجا مەحکوم کرابوو. لە ڕۆژانی ڕابردوودا بنەماڵەی مەسعود سەردانی زیندانیان کردبوو و بەرپرسانی بەندیخانە ڕایانگەیان تا 1 مانگی دیکە ماوەتان پێ ئەدەین تاکو ڕەزامەندی بنەماڵەی کوژراوەکە وەربگرن. بەڵام بەیانی چوارشەممە مەسعود بەنهێنی لە سێدارەدرا. شایانی باسە کە لە ڕێکەوتی نۆی گوڵانی 1400 تا بە ئەمڕۆ لانی کەم 61 زیندانی بەلوچ لە 14 بەندیخانەی ئێران ئێعدام کراون. سەپاندنی سزای زیندان بەسەر ڕێحانە ئەنساری نژاد. ڕێحانە ئەنساری نژاد چالاکی کرێکاری و لە ئەنجامانی کمیتەی هاواهەنگی بۆ پێکێنانی ڕێکخراوی کرێکاری سربەخۆ لەلایەن لەقی 15 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی سەڵاواتی بە 4 ساڵ زیندانی تەعزیری و کۆمەڵێک جەزای تەکمیلی مەحکوم کرا. بە پێی راپۆرتەکان ڕێحانە ئەنساری نژاد لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی ئیجماع و تەبانی بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات بە 4 ساڵ زیندانی تەعزیری، قەدەغەی چالاکی لە حیزب، گروپی سیاسی و تۆڕە کۆمەڵایەتیەکان، هەروەها 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات مەحکوم کراوە. خراپی دۆخی تەندروستی ئارەش جەوهەری لە زیندانی ئێڤین. بە پێی راپۆرتی ئیتحادیە ئازادی کرێکارانی ئێران باری تەندروستی ئارەش جەوهەری چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی ئێڤین ناجێگیرە و پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە، بەڵام بەرپرسانی زیندان ڕێگری لێ دەکەن. ئارش جەوهەری 2 ساڵ و 10 مانگ لە ماوەی زیندانەکەی تێپەڕ کردووە و بە پێی یاسا مافی ئازادی مەرجداری هەیە، بەڵام بەرپرسانی زیندان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشیان کردووە. ئەو چالاکە کرێکاریە لە ڕێکەوتی 15 ڕێزبەری ساڵی 1399 هەتاوی لەلایەن دەسەڵاتی سوپای پاسدارانەوە لە ماڵەکەیدا دەست بەسەر و ڕاگوێزی گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتە لە بەندی 2 ئەلفی زیندانی ئێڤین کرا. ناوبراو لە مانگی بەفرانبارینەوە لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئەفشاری بە تۆمەتی پێکێنانی گروپی نایاسایی بە مەبەستی تێکدانی ئاسایشی وڵات بە 10 ساڵ زیندانی تەعزیری، بە تۆمەتی ئیجماع و تەبانی بە 5 ساڵ و بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نظام بە 1 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا، بەڵام ئەو حکومە دواتر بۆ 7 ساڵ و 6 مانگ کەم کرایەوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی 900 پەنابەر لە لێوەراوەکانی تونس. دەوڵەتی تونس ڕۆژی پێنجشەممە 5 گەلاوێژ ڕایگەیاند لە سەرەتای ساڵی 2023 زاینی تا بە ئەمڕۆ تەرمی 901 پەنابەری خنکاو لە کناراوەکانی ئەو وڵاتە دۆزراوەتەوە. کەماڵ ئەلفەقی وەزیری وڵاتی تونس ئەم ساڵی مەرگبارترین ساڵ بۆ پەنابەران ناوبردووتی لە نێو تەرمەکاندا 36 کەس خەڵکی تونس و 267 کەس خەڵکی وڵاتانی دیکە و ناسناوەی زۆربەی قوربانیانی دیکە هێشتا ئاشکرا نەکراوە. جێگەی ئاماژەیەکە لەم دواییانەدا یەکێتی ئەوروپا ڕێکەوتنامەیەکی لەگەڵ دەوڵەتی تونس واژۆ کرد بۆ ئەوەی یارمەتی ئابووری وەربگرێت و ڕێگری لە هاتنی پەنابەران بۆ ئیتحادیەی ئەوروپا بکات. بەڵێ ئازیزان هەواڵەکانتان پێشکەش کرا، کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.